لەگەڵ هەڵچوونەکانی شەقامی عێراقی بەهۆی بەردەوامی خۆتزیینەوەکانی پەرلەمانی عێراق لە سەردواخستنی دەنگدان بە کابینەی تەکنۆکرات کە هەفتەی ڕابردوو دەنگدانەکە دواخرا و دواتر فشارەکان سەری کێشا بۆ چوونە ناوەی ژمارێکی زۆر لە خۆپیشەندەران بۆ نێو بینای پەرلەمانی عێراق کە زیان بە کەرەستە و کەلوپەلەکانی گەیشت. لە ئێستادا ئەوەی لە بیری پەرلەمانتارandایە چۆنێتی گەڕانەوەی شکۆی پەرلەمان و دانانی شوێن و کاتی ئەنجامدانی دانیشتنی داهاتووی پەرلەمانە کە سێ سیناریۆ لە ئارادایە. سیناریۆی یەکەم ئەنجامدانی دانیشتنی پەرلەمانی عێراق لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان، ئەوەش بەهۆی ڕەتکردنەوەی گەڕانەوە بۆ بەغدا لەلایەن پەرلەمانتارانی کوردەوە، بەڵام ئەم بژاردەیە لە ئێستادا ئەستەمە جێبەجێ بکرێت چونکە لەلایەن زۆربەی پەرلەمانتارانەوە ڕەت دەکرێتەوە. سیناریۆی دووەم تەواوکردنی ڕێژەی یاسایی و ئەنجامدانی دانیشتنی پەرلەمانە بۆ پێکهێنانی کابینەی تەکنۆکرات کە ئەوەش بە ئەنجامگەیشتنی داواکاریەکانی خۆپیشاندەرانە. ئەم بژاردەیان ئەتوانرێت گفتوگۆی لەسەر بکرێت و چارەسەری مامناوەندی بۆ بدۆزرێتەوە و فراوانبوونی خۆپیشاندانەکان بچووک بکاتەوە و هەروەها دڵنیایی بداتەوە پەرلەمان کە لەسەر ڕێڕووی ئاسایی خۆی بەردەوام بێت. دوایین سیناریۆ دواخستنی دانیشتنەکانی پەرلەمانە بۆ کاتێکی نادیار بەهۆی تەواو نەبوونی ڕێژەی یاساییەوە کە ئەوەش وا دەکات دەنگ لەسەر حکوومەتی تاکنۆکران نەدرێت و ناکۆکیەکانی نێوان لایەنە سیاسیەکان بەبێ چارەسەرکردن بەردەوام بێت. هەموو ئەوانیش دەبێتە هۆی زیادبوونی هەڕەشەکانی ڕەوتی سەدر و واش دەکات جارێکی تر داوای دەست لە کارکێشانەوەی سێسەرۆکاتەکەی عێراق بکات ئەگەر پێکاتەی کابینەی نوێی وەزاری لە یەک دانیشتنی پەرلەمانی عێراقدا دەنگی لەسەر نەدرێت.